روج بۆ ڕۆژێ ژیانە ئاوارەیان دناوا کەمپاندا لە سنوورێ پارێزگەها دۆکێ بەرەف خراپیە بە دچتن ژیبەرکە وەکو ئاوارە دەرە دیارکردن و نەبوونە هاریکاریە و دیسان خزمەت گوزاریان ئاریشا کە هەرە بێ دەوی وەرزە گەرمدا کەفتە سەر هەموو ئاریشا و ژیانەوان دمەترسیەکریە بەتای بەژیا زارۆکان ئاوارە دەبێژن هەکە مەبەستە حکوومەتی ئەوە کو ئاوارە بزڤڕنە شنگالێ یەفەرە هەموو پێتیڤین ژیانە پەیداکەژی ئەمن و ئەمناهیەت و ئابادانکردنی و گەهاندنە خزمەت گوزاریان نەکێمکردنە کە هەرە بێ لەسەر ئاوارە دەوی وەرزێ هاوینێ یەگەرمدا ام هاریکاریا کوردستانی هەمووکە ئەم ژێن مەمنونن و ئەم هاتینە وێ درێ ئەم نەهاتینە وێ درێ ئەم بکەم لە ڕزالەت تێدا هەکە ڕزالە بامش بۆ نەهاتن ئەم هاتینە وێ درێ بەهەر بگەڕە بەلامێتانێکی سەعاتەکە کەهرەبایە وێ سەعاتەکە قوت بێ چاغێ دنیا هێنک بوو وێ کەهرەبێ بەردن چاغێ دنیا گەرم وێ قوتکن وێ فشێف چاغێ پێشک بارین هەنگێزانێ عایلە بەهەر بکە چەندێک کەم پێ هەمووکە 4 زلام بەرێکرد و چەند هەمووکە کار بێ بێژێ یەک کارێ ڕزقی خیبێدە بنەوێ برا مشکلات ما خدمات كامبينين كهربانينا بروش كهرباء ساعات 10 شاتا 2 روش بشيف ساعات 12 شاتا 3 شيف يكش بيني نادا بري هذا بقصلا يعني تشافريا فولا نبونا كهرباء بترجي بيسلم بشميلات روجي او تشي دياركا جو هكا يرو اب حكومت خوازي جو خلق شنغالي وغاريا شنغال هكا وين خلق وغاريا شنغال بلا يرو او كسي کو سبب وهاب سري شنغال هاتی 3000 کەچوجنی زیدە سێداعشی دەینا هزارە گەنج کوشتن زارۆک مرن دای کشتن من بلا ئەو کەس بێنەدا بچنە محکەمەی حەقیوی خەڵکی شوان بە بەبەرێ کەمپا ئێسیا دەبێژێت و چەندین پێنگاو هاوێتینە ژی بۆ چارەسەرکردنە کێشە کە هەر بێ و هەوڵ و بزاڤن وانژی دەبەردەوامن کە هەڕابکێم بووە ئەرێ ئەمزانین مەژ وەکی کارگیریە کامپێنمان پەیوەندی ڕێبەریا جێبەجێکار کردیە بڕها و ما قال قائم قضاء شيخانا خفت اليوم كتابة رسمي بوان فريكينيكو كهرباء وقت تايبت يعني وقت الشافي هابتن ووقت نيفرو او جي هولاد دند كود قال كنترولي باخر من كهرباء سر دريكن دەزانین و هەر کارێکی بۆ وڵاتیان وەی گرێدای بێژ بۆ خۆشکردنا ژیانەوان دەمانێتە چارەسەرکردن ئەو کێشە خۆ هەکە مەڕەمەک لە پشت هەبێتن حکوومەتە بە قێرانەوە گرێت دەد کی 2 ساڵانە ئاوارەیە دناوا کەمپادا لە پارێزگەها دۆکێ دەکەنە گازی و هاوار ژی بۆ خۆشکردنا ژیانەوان لێ و دەگەل هاتنە وەرزێ هاوینێ و نەبوونا کەهرەبێ ژیانەوان و زارۆکێنوان کەفێت مەترسیێدایە لەورە داخواز دەکەن بزووترین دەم ئاریشێن وەرزێ هاوینێ چارەسەر بکەن یانژی داخواز بکەن شنگالەکە ئابادان و دیسان ئەمناهیەتێ پەیداکەن داکو بزڤڕنە سەر ملک و ماڵێن خۆ ئەکرەم دەروێش کەناڵی بادینان سات